سیانزەهەمین فێستیڤاڵی فیلمی کوردی لە لەندەن بەردەوامی هەیە و لەم فێستیڤاڵەدا فیلمی کورت و درێژ نمایشەکرێن. سەبارەت بە بەڕێوەچوونی فێستیڤالەکە ڕاستەوخۆ کاگ ئاسۆگۆران ئەندامی دەستەی بەڕێوەبردنی فێستیڤاڵی فیلمی کوردی لەندەن ئەدوێنین. کاگ ئاسۆ سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە و لە بینەران. کاگ ئاسۆ ئەمێ پرسم فێستیڤاڵی ئەمساڵ بەراورد بە فێستیڤاڵەکانی ڕابردوو چۆنە بە دیاریکراوی لە دوای ڕەوینەوەی مەترسیەکانی پەتای کۆرۆنا کە سەرجەم بۆ نەهونەریەکان چ لە ناوخۆی کوردستان و تەنانەت جیهان بەگشتی دەستی پێکردوێتەوە؟ بەڵێ ڕاستیەکەی دارە بەداخەوە کە چەند ساڵی ڕابردوو فستیڤاڵ بەردەوام نەبوو، پارساڵ بە ئۆنلاین فستیڤاڵ هەبوو، بەڵام حتمما ئۆنلاین فەرقی هەیە لەوەی ئەو گرنگی ئەو بایەخی ئەو کاریگەری نەبێت کە وەک لایڤ تۆ بتوانانی لە سینەماکانە فستیڤاڵ بەریتە پێشەوانێ. بەرحاڵ ئەم ساڵ دوای چەند ساڵێکدا بڕان جارێکی تر خەڵک و خۆمان و گروپ و هونەرمەندان و دەرهێنەرەکان جارێکی کۆبوونەوانێ دوێنێت کەم ڕۆژی فستیڤاڵ بوو، گەرم و گوڕێکی پێوە دیار بوو و ئامادەبوونیشی باشە بوو وە کۆمەڵی فیلمی باش هەڵبژێراوە ئەم ساڵ کە هەستەکەی کە دوای ئەو هەموو بەرتەسک بوونەوەی ژیان بۆ ئینسان بەگشتی بۆ هەموو پەیوەندی کۆمەڵایەتەکان و ئەدەبیەکانە جارێکی تر ئێمە ڕوبەڕوو بەریەکەوتینەوانێ و هونەر و فیلم کۆی کردینەوانێ و دڵنیاشم لە چەند ڕۆژی ئایندا کە ئەمڕۆ دووەم ڕۆژێکی لە ئێستاوە گەرم و گوڕی هەیە و خەڵک پەیوەندیەکردن و خەڵک زیاتر ئەیانێ بێنە ناو فیلمەکانە و ئەو هەموو فیلمە باشەی کە ئەم ساڵ هەیە لە دەستخوانی نەدەن. بەڵێ ئەم ساڵ ئەو مەترسیە ڕەویوەتەوە و لە جێوەکو لە کەشوهەوایەکی ئارام و سەلامەت و خۆشە بە فیلم ئاشنا بووینەوە لە نزیکەوە بەریەکەوتین. کاگ ئاسۆ باسی بینەرت کرد بە دیاریکراوی ئەمێ ئەوە پرسم پێشوازی بینەران چۆنە هەرچەند ئەمڕۆ دووەم ڕۆژی فێستیڤاڵەکەیە، یعنی بینەر تا چەند ئاشنای هۆڵەکان بوونەتەوە سەر لەنوێ بە تایبەتی وەک باسمان کرد لە دوای مەترسیەکانی پەتای کۆرۆنا ئاستی بینەر چۆنە؟ بەڵێ ئێمە دوێنێ یەک فلیمان دیارە فلیمی کردنەوەی فستیڤاڵ پێشکەشکراوە کە فلیمی جیران بوو کە یەکێ بوو لە فلیمە تایبەتەکان کە لە چەندین فستیڤاڵی دنیای بەشداری کردووە. ڕاستیەکەی کە بۆ هەم بۆ پێشوازی کردنەوەی فستیڤاڵەکە و هەم بۆ کۆنسێرتێکی بچووکمانە بوو و دوای ئەوەش فلیمەکە عرضکراوە قاعەکە پڕ بوو کە قاعەکە لا ئەقل 450 کەسێکە گرێتە سەورەکەم لەوەیە 380 بۆ 400 کەسێک ئامادە بوو بێت. دوای ئەو هەموو دابڕانە لە فیلم و لە دوورکەوتنەوە لە کوردیش فیلم فستیڤاڵ و لە دابڕانێکی گەورەی ئینسان لە دنیاە بەو نەوە خەڵک بێتەوە بۆ ناو فیلم و بۆ ناو فستیڤاڵ بەڕاستی جێی دڵخۆشیە و ئومێدی شەکەم ڕۆژەکانی تریش بەردەوام بێ ئەگەرچی لەوەی ئێمە خۆشمان لاستی پێویستە لە ئەدڤەرتایسێکی یان بانەوازەکانمان کەم و کورتی تیابوو بێ فریانەکەوت بێتین گروپەکەی ئەم ساڵ گروپێکی گەنجن زیاتر و ئەم دنیای سۆشیال میدیای و مەشغەڵەتی کۆمەڵێ هەلومەرجی سیاسی کە هاتۆتە پێشوانیە لەوەی لە ئاستی پێویستە هێشتا ئێمە کارمان بۆ نەکردێ، بەڵام لە دوێنێەوە هەر ئەو بەرکەوتەی کە پێیا بووە باشاتۆتە پێشەوە ئومێدەکەین لە چەند ڕۆژی ئایندەیە گەرم و گفتوو و خەڵکی باشتیش بێنە پێشەوە و تا ئێستا باشاتۆ کە ڕۆژێکەوە ئێستا دەست پێکەین. زۆر باش، ئەمە جێی دڵخۆشیە. کاگ ئاسۆ ئەمێ پرسم خەڵاتەکان چەند خەڵاتمانەیە بە دیاریکراوی لە فێستیڤاڵەکە خەڵاتە سەرەکیەکان؟ بەڵێ ئێمە حەو خەڵاتی سەرەکیمان هەیە بۆ فستیڤاڵی ڕاستیەکەی کە خەڵاتی جیاوازەوەیەوە هەم بە فیلمی جیاوازە ئیتر لەوانە بۆ نمونە فیلمی دیکۆمنتەری بچووکمان هەیە، دوکۆمنتەری درێژمان هەیە، فیلچە فیلمی کورت و درێژمان هەیە و باشترین ئەکتەری ژن پیاومان هەیە و خەڵاتی فستیڤاڵمان هەیە. بە کۆی گشتی ئێمە حەوت خەڵاتمان هەیە و هەر خەڵاتێک تایبەتە بە کەسێک بە ناوێک و بە هەدەفێک پێشکەشەکرێت.
بۆی ئێمە لە ئەخیری ڕۆژاوە جووری خۆیان دیارە فیلمەکان هەڵەبژێرن و پێمانەڵێن کە چه ئەکتەرێکیان چه فیلمێک بۆ ئەو خەڵاتی کە دیاری کراوە دیاری ئەکرێت و حتمما لە کاتی خۆیان ئەعلانێکین و لە میدیاکانیشا بڵاو بێتوانێت کە چێ براوی خەڵاتەکانی ئەم ساڵە لە 2022 هەمین فستیڤاڵی لەندەن. کاک ئاسۆ ئەمێ پرسم لە پەراوێستی فێستیڤاڵەکە هەڵبەت چالاکی تریشەیە ئەمە بەستم یعنی جگە لە نمایشکردنی فیلمەکان چالاکی وەرکشۆپ پانێڵ بۆ نمونە ئێستا ئێمە پانێڵێکمان هەیە ئێستا پانێڵێک دەست پێەکە و کە بەشێک لە دایرکتەرەکان بڵین لە دەرهێنەرەکان بەشداری ئەم فستیڤاڵاکەن ئەم پانێڵاکەن پانێڵێکی ترمانەیە لەسەر ژن لە سینەمای کوردیدا ئەوە دەوری ژن لە سینەمایە و وەرکشۆپمان هەیە و ئێوارێکی تایبەتمان هەیە بۆ مەمەد ئاکسۆیی کە مەمەد ئاکسۆیی خۆی هەم فیلمساز بوو هەم هەواڵساز بوو بەداخەوە لە کۆبانی جانی بەخێت کرد و ئەو هەم مناسبێتی تایبەت بە یادی ئەو هەیە و تەنانەت خەڵاتێکیش بەناوی ئەوە هەیە و بڵێن لەم لە ناو کۆی فستیڤاڵەکە ئێمە 4 چالاکی جیاوازمان کە هەریەکە و تایبەتن بە دنیای سینەما و بە دنیای سینەمای کوردیوان. کاک ئاسۆ دوا پرسیارم ئەوەیە کردنەوەی ئەو فێستیڤاڵانە بە تایبەت لە ئەوروپا چەند کاریگەری لەسەر بە بازارکردنی فیلمی کوردی هەیە؟ بۆی بمانێ نەمانێ ئەمڕۆ سینەما لە دنیاە دەور و نەخشێکی گرینگی هەیە لە بازارە لە سەرمایە گوزاریە و دەواازەیەکی گرنگ و باشە بۆ ئینسانی کورد و بۆ دنیای کوردی کە لە وڵاتە جیاوازەکانە لە شارە جیاوازەکانی دنیای دەرەوەی کوردستانە ئەگەر ئیمکانی هەبێ بتوانانی ئێمە فستیڤال بکەین لە شارێکە لە وڵاتێکە ئەگەر ئیمکانی 7 ڕۆژ نیە 3 ڕۆژ 2 ڕۆژ شەمە و یەکشەمێکە بڵێ لێرە فستیڤال گرینگە ڕاستەکەی تۆ خەڵکی دەرەوەی کورد ئاشناکەی بە کەلتوری خۆت بە سیاسەتی خۆت بە ئینسانی خۆت بە بەرەنگاریەکانی خۆت بە دنیای کوردی ئاشناکەی وە کورد جارێکی بەرکەوتنیی دروستی ئەکەیتەوە یان بەرکەوتنیی واقعی لەگەڵ خەڵکا کە تۆ باشتر بناسن لە ڕێگایك و کنایی فیلمە کە فیلمیش ئەمڕۆ لە دنیای دەوری مەشێکی گەورەی هەیە بۆ بە بازاری مەشغوڵ سیاسەتی مەشغوڵ کردووە دەیان ڕوودا هۆیە بە فیلم تعبیرەکرێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە بۆیە بە بڕای من هەم فستیڤاڵی لەندەن کامە 11 و تاریخێکی هەیە لەم وڵاتەیە و لەم شارەیە ڕاستی پێشوازیکردن گرنگیدان و دۆستی باشمان هەیە بۆ ئەم فستیڤاڵە خەڵکی دەرەوەی کورد و بە تایبەتی ئینگلیز و ئێرلەندی و خەڵکی ئیسپانی و ئانی کە دۆستمانە هەر یەکە و بە ڕێگایەکی فیلمە شخصیان دێن بۆ ئەم فستیڤاڵە زیاتر دنیای ئێمە ئەناسن بۆیە بە بڕای من هەم ئەم فستیڤاڵە ئێمە و هەم ئەو فستیڤاڵانەی کە لە هەر شوێنێکی ترە ئەکرێن گرنگی تایبەتمەندی خۆی هەیە هەم بۆ بازارکردنی فیلم هەم بۆ ناساندنی گەلی یەکێک لە گەلستەمدیدەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست کە 40 ملیۆن بەشەر و لەناو زۆڵ و زۆر و قوربەسەریە ئەژێ چەند ساڵە بۆیە بەڕاستی دەواازەیەکی گرنگە و هیوادارم فیلمسازان و هەموو ئەوانەی هەواداری هونەر و فیلم و ژیانن لەم فستیڤاڵانە کۆبنەوە و بتوانن سەپۆرتی کەن یارمەتی دەن بۆی گەورەتر و فراوان بێت. کاک ئاسۆ سوپاس کە ڕاستەخۆ میوانی گەشتی هەواڵە هونەریەکانی کوردستان نیوز بوویت هیوای سەرکەوتن بۆ ڕێکخراانی فێستیڤاڵەکە ئاخوازم.